طبيعي اما دوای ئەوە لە قۆناغەکانی بیدا ئەو قۆناغەکانی ئیستیناف محکەمەی ڕەساف سەرکەوتنەشی گەورەمە مەدەستێنە لە مەسەلەی کەیسی شای سەداراییەکانی جوتیاران بەڵام ئێستا کەیسەکە لە تەمیزە نهاتوێتەوە شان بەشانی ئەوەی کە ئێمە چاوەڕوانی تەمیزین ئەمڕۆ لەگەڵ ڕاوێژکارێکی عادل عەبدولمەهدی لە ئەنجومەنی وەزیرانی عێراق لەگەڵ مافارس لەگەڵ کۆبوونەوە نووسراوێکمان دەستکەوت بوو کە ئەو نووسراوە نوێیە بە نسبەتەمە تا ئێستا نەمان بینی بوو ئەو کاتی کە لە محکەمەی ئیداریش داوامان نووسی بە ئێمەیان وت نوێنەری وەزارەتی بازرگانی وتی بە بڕیاری زارەکی و شەفەیی عەبادی ئەم پارەی فەلاحان ڕاگیراوە کراوەتە تیزاری محکەمەی ئیداری وتی ئێمە ئیشی من نییە قراری شەفەیی لەو بکەین هەر قرارێک مەلموس نەبێ ئیداری دیار نەبێ ئێمە ناتوانین هیچ قرارێک ئەلغا بکەینەوە ئەو قرارش ئەمڕۆ دەستمان کەوت هەر لەسەر ئەوەش دوو یادداشتمان دێ یەکێک بە ناوی خۆمەکو پارێزەری خۆبەخشی کەیسی شای سەداراییەکانی جوتیارانی کوردستان دووش بە ناوی ڕێکخراوی جوتیارانی سەردەم دوو یادداشتماندا تا سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق بۆ هەڵوەشاندنەوەی ئەو بڕیارەی کە بە ژمارە 19 خەت 1359 لە 28 یەکی 2018 لە کۆتاییەکانی حکومڕانی تقریبا عەبادی ئەو بڕیارەی دەرکردووە کە پارەی گەنمی جوتیاران دەبێت بە سعری تیزاری سەرف بکرێن نەک بە سعری مەدعوم ئەمەش خلافی قانونە لەبەر ئەوەی لە قانون ناکرێت لە 2018 قرار تحكم بكير سر موازنه 2014 15 16 كلا 14 15 16 موازنه تخصيص كلا بسعر مدعوم بارا بديت فلاحه كان كردستان